وەختتان وەخێر یارانە کوردەوار، ئەو دیبەیتەی ئەو ڕۆی ئێمە جوابێکە بە وتەکانە ئاغایێ لاهورە شێخجەنگی لە پەیامێکی ویدۆییە کە ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنەکانە بڵاو بوو و من لە ڕوودا و چاوم پێکەوت. لاهورە شێخجەنگی پەیامێکی 5 دەقیقەیی هەنارد بۆ مردم و لەم پەیامە ڕووشی کردە حکوومەتە هەرێم. ئەم جوابەی کە من بە لاهورە شێخجەنگی ئەیدەمەوە هەم جوابێکە بە فرەیەک لە پرسیارەکانە زەهنە ئێوە، هەم ئەوەی کە بەناوە خەڵکە کوردەوارەوە بەناوە وجدانێکی نەنووستووی ئەم سەرزەمینە وەختی ئەو خەڵک مخاتەب قەرارەدا و لە مۆنۆلۆگێکە پژواکێک لە دەنگە خۆی نابیسێتەوە، خەڵک ئەبێ جوابی بداتەوە. جا ئومیدوارم ئەوانەی کە سەر بە یەکێتین ئەو دیبەیتە تایبەت بە شەخص لاهورە شێخجەنگیە، ئەمە مەتاڵبێک کە لەو دیبەیتە تەرحەکرێت، مەتاڵبە هەمووی کوردەوارە وەلەو جوابە کە بە لاهورە شێخجەنگی ئەدرێتەوە. پس ئەڕواتە ناوە ئارشیڤە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. من بەم دیبەیتانەی خۆم ئێژم دیبەیت و خەڵک ئێژێت ئەمە مۆنۆلۆگە، دیبەیت نییە، با دیبەیتە، چون جەهانێک کە ئێمە ئەمڕۆ واینە ناویە جەهانی دەستکردی دەورانی کیژەکەی کافرۆشە، جەهانە کوردی نییە و ئەمان ئەدلەکانە خۆیان بۆ داڕشتنە ئەم دنیا دانیاگە و من تێم وەڵامە ئەوان ئەدەمەوە. لە هەمان کاتیشدا ئەوانەی کە ئیمڕۆ خەریکن ئەم دنیا ئەگێڕن و ئەیڕان و ئەیبەنە پێشۆ نایەن وەڵامێکی ئەم دیبەیتانە بنەوە، خۆیان ناکەنە دیبەیتر جوابی بدەنەوە، بۆیە حاڵەتم مۆنۆلۆگ پێیاکە، بەڵام من بابم کردگەسەوە کە کابرا جواب باتەوە. ئاغای لاهورە شێخجەنگی لە 5 دەقیقە پەیامە ئەمڕۆ مەسائلێ مەترەحەکە کە من تێمە سەریان، بەڵام پێشووتر بێژم ئاغای لاهورە شێخجەنگی من فکر ناکەم تۆ لە بنەماڵەی بارزانی لە ئامۆزاکانە خوات لە ڕەهبەرانە پەکەکە لە ڕەهبەرانە کۆمەڵە لە ڕەهبەرانە دموکرات خائینتری. من فکر ناکەم ئەوان لە تۆ پاکترن، فکر ناکەم تۆ لەوان زاڵمتری، نا، ئێوە هەمووتان لە یەک بازین. پس ئەمە ناخواتە خانەی ئەوەی کە ئیدەیە حەزیان لە پارتیە و پارتی بازن، پێیان وابێت ئەم تەورە بەرە ئاغایە نێچیرە بارزانی و مەسرورە بارزانی و مەسعودە بارزانی نەکەفت. نا، ئەمە بەو معنە نییە. ئەم ئاغا حەدە ئەقەل جورئەتی کرد پەیامە 5 دەقیقەیەکی لە خۆی دانیا و ئەبێ کوردەوار وەڵام ئەم پەیامەی ئەم ئاغا بداتەوە. ئەم ئاغا بۆ بەرەی تەبلیغی کردی، بۆ پۆست و پلە و پایەی خۆی کردی، لە پەیامەکەیە ئاغای لاهورە شێخجەنگی وا دەست پێیەکە. ئەو بەم کوردەوارەی کە من ئێژم کوردەوار و ئەبعادە سەرزەمینیەکەی مشەخەسە و بەم ئومەتەی کە من ئێژم ئومەتە کوردی، ئەو ئەلفازێ بەکارەبات کە وە چمکایەک بەکارەبات کە بەسەریۆ ئیمڕۆ زاڵ بووگە و مەسئولە لە بەشێکە، ئەو کوردستان بەکارەبە، ئەو میلەتە کورد بەکارەبە. کەواتە من لە دەورانە دیبەیتەکە ئەگەر ئەم مەفاهیمم بەکار برد ئەمە کەلامە ڕاپەڕین نییە و مستەڵەح ڕاپەڕین نییە، بەڵام لەبەر ئەوەی کە ئەو ئاغایە شێخجەنگیە و نەقڵە قەوڵ لە ئەو ئەکەم باش تێبکە. ئاغای لاهورە شێخجەنگی ئیمڕۆ هەڵگەڕیاوە وتی من کۆرۆنام گرتگە.
و حاڵم باشترە ماوەیەک بوو کە ئەم پەتایەم گرتە بوو. بعد ئشارەی بەوە کرد کە مردم ئەزانن کە لە هەر کوێیەکە ئەم بوو بە زۆنە خەتەرە کۆرۆنا من حزورم هەبوو و سپاس کارمەندانە دام و دەستگای تەندروستی کرد، هیوای تەندروستی بۆ ملەتە کورد خواست و ڕووی کردە مەسئولانە حکوومەتە هەرێم نەسیحەتی کردن. هەروەکو لە پێشووترا بە خەڵکی وتوتی بابەگیان ئێمەیش بەشەرین وەکو ئێوە و نەخۆشی کە هات یەخە بە ئێمەیش ئەگرێ و منیش نەخۆش بووگەم. هەر بەو جۆرە خەتاب بە سەرانە حکوومەتە هەرێم وتی کە مەرگ لە کەمینە ئێمەیش هەس، ئێمە هەتایە ناشین، با جۆرێ ڕەفتار نەکەین، بەیانی مردم لەعن و نفرینە ناومان بکات، مناڵەکانمان وەبەر نەفرەتە خەڵک بکەون. وای وت ئاغایە شێخ جەنگی. کارم بەمە نییە کە ئەمە مانۆڤرێکی تەبلیغاتیە، ئەمە نوعێ پۆپۆلیزمە، بۆیە لەو حکوومەتە هەرێمەت و هەر کەسێک ئەوێنی تێت ئێژە بەڕاستی گەندەڵی هەزیانم های من خۆم گەندەڵ نییە. بووگە سۆباو کاورا خۆی وەزوانە خۆی بێژێ من دزم، کەسی تر نایگرێ دەیتر خۆی وتی دزم. یانە کاورا وەختی خۆی وتی من دزم، من خائینم، من هەرچیەک هەم، ئیتر کەس ناڕوات شتێتر بێژێ. تۆ گەرەک تو چی بێژی؟ مەسەڵەن تۆ گەرەک تو بە مەلابەختیار بێژی دز، دێ مەلابەختیار خۆی بەخۆی ئێژێ دز، دێ تۆ چیترە بۆ ئەمێنێتەوە؟ حەج مەلابەختیار ئوسوولەن تۆ خەلعی سلاحەکە، شێخ جەعفەر تۆ خەلعی سلاحەکە، مەحموود سەنگاوی تۆ خەلعی سلاحەکە، مەسعود و مەسرورە بارزانی و نێچیروانە بارزانی بەم قسانەکە ئیکەن تۆ خەلعی سلاحەوی. ئەمە لەسەر هەمان فەلسەفەی خۆتەقاندنەوەیە ئەم حیزبە ئیسلامیانە تێت. ئەوان ئێژن نظامە سوڵتەی جەهان ئەسلحە و چەکی دروست کردگە ئێمە بترسێنێ لە مەرگ و ئاوا بێ بەسەرمانە زاڵ بوێ، ئێمە لە مەرگ ناترسین، ئەوانمان خەلعی سلاح کردگە. ئەمان بە پێچەوانەکەی عەمەڵەکەن، ئێژن خەڵک بە ئێمەژێ دز و گەندەڵ و خائین و زاڵم و نەعادل و پیا و کوژ، ئێمە خۆمان وەزوانە خۆمان تێن ئێژین هەین. دوێ مردم چی توانێ بکەیتر؟ مردم لەم هەیکەلی دز و درۆزن و پیا و کوژە بالئەخەرە ئەوەنە ئەترسیا و ئاوات لە مێژینەی ئەوە بوو لە جێگەیەکا بتوانێت پێی بێژێ دز، دێ پێژێ دز، ئەو خۆی وەخۆیێژێ دز. لەزا ئالەگراتۆ ئەوێنی مردمەکەوێتە بێ عەمەڵیە مطلق. کاورا چی بێژیتر؟ کاورا خۆی هاتکەسە پشتە تەلەڤیزیۆن، وەزوانە بێزوانی، وەزوانە زوانداری، بە وازەح ئێژێت کارنامە ئێمە کارنامەی دزیە، فەسادە، زوڵمە، پیا و کوشتنە. کارم بەوە نییە کە ئەسڵن ئەمانە دەرکێکیان لە کوردیەت وە لە جەهانە کوردیانە. ئای لاهورە شێخ جەنگی، ئێشێت تەحەممولت بێ ئەم دیبەیتە گوێ بگری، ئەگەر گەرەکتە گوێ بگری، چون ئەم دیبەیتە درێژ ئەبێتەوە و من سێ چیرۆک لەم دیبەیتە بۆ تۆ بەحسەکەم. ئای لاهورە شێخ جەنگی، من ئومیدوارم کە تۆ تەجروبەی مەرگت کردوێ، یعنی ئومیدوارم واقعەن تا لێوارم مەرگ چوو بیت. ئەها لە ناوە داستانە مناڵەکانە ئەوسا لە کاتە کریسمەسا کارتۆنێکیانەدا بە ناوە سکروچ، تۆ لە بریتانیا دەرسە خوێنگە، حتمما چیرۆکە سکروچە ناسی، کابرا چنووکەکە و پارە هەموو شتێکی بوو، بەڵام لە شەوە کریسمەسە خەوی دی کە کەوت کەسە جەهەنەم و گۆڕیا و متەحەول بوو و داوای فرسەتێکی کرد کە متەحەول بوێ. تۆ ئالەوێ باسەکەی کە تەجروبەی مەرگت کردگە، بۆیە نەسیحەتی سەرانی حکوومەتە حەلیم ئەکەی، ئێژی کە ئێمەیش ئەمرین، جۆرێ هەڵس و کەوت مەکەن کە لەعن و نفرینتان وە شوێنکەوێ.
مناڵەکانتان وەبەر لەعن و نفرین کەون ناوتان بەسەرۆ دابنین. شتێک کەس لای خۆمان خەڵک ئێژێ ئەمە چییە ئەینێن پێتۆ لێت ناوێتۆ جوابەکەی ناوە کە خەڵک ناوتی برد بە هەرچیەک لێت ناوێتەوە بۆیە تۆ خەریکی وشتاریان پێ ئەدەی لەو ناوەی کە ئەخواتە سەر خاترەیان. تۆ وەختێ ناوی حکوومەتە حەلیم ئەوەی حکوومەتە حەلیم ئەوەی یەکسەرە گەندەڵی و بێوەزعیەتی و داپۆسیاگی و نابودی تێتە فکرە هیچێکی تر نایێتە فکرە. مثالێکت بۆ لێدەم کاتە خۆی لەو کۆرپۆرێشنە ئێرانیە کۆمپانیەک بوو دۆندرمەی دروستە کرد بەستەنی ئایسکریمێکی تۆپی دروست کرد بوو لە تۆپی فوتباڵە چوو بۆ مناڵان ناوی نابوو میهەن بەستەنیە میهەن یانێ وەتەن بەو زوانیەتیشە ئەو خەریک بوو لە زەهنی مناڵێکی 4-5 ساڵە و 6 ساڵە و 8 ساڵە و 9 ساڵە بەتامە شیرین ئایسکریم دۆندرمە بەستەنی چمکە مەیهەنی ئەکردە زەهنی ئەو مناڵە کە وەختی ئایان و میهەن ئەو مناڵە کە گەورە بوو تامە بەستەنیە مەیهەن لە ژێرە زوانیا بوو. بەڵام کە ئێژی حکوومەتە حەلیم منداڵە کورد ئەو تەساویرەی وەبیرتێت کە ئێوە خوڵقانتان تەساویرێک لە ناعیداڵەتی تەساویرێک لە بێمەعنایی ژیان تەساویرێک لە بێبەهایی وەختی ئێژی حکوومەتە حەلیم ئەمە تێتە بەرچاو ئینسان تاومێکی گەن لە ناو دەم تا دروزەوێ. من دوو دیبەیتم کردەگە تااقەتت بوو ئەوانیش گوێ بە دیبەیتێکیان شەرحە چیرۆکە لاوەکە زەمبیل فرۆش بوو دیبەیتێکی تریان لە لاوەکە زەمبیل فرۆش و تا کیژەکەی کافرۆش بوو. بەڵام ئەمشەو من بە داستانێکی تر دەست پێ یەکەم. من بە فیلمە ئەسپە تورین دەست پێ یەکەم وەکارم هەست بەمە. فیلمە ئەسپە تورین کارگەردانێکی مەجارستانی دروسیەکە. بەناوە بلاتەر یا بلاتار ئەگەر کاتت کرد بیبینە چون من ئیستا و فیلمت بۆ شەرحەکەم وە سەوار یەکەم لەسەر داستانێک کە گەرەکمە پێت بێژم چون تۆ لە گراوتت تەجروبەی مەرگت کردگە من خۆم 3 جار تەجروبەی مەرگم کردگە بۆیە ئەمە هەم کە ئیمڕۆ ئەیبینیت بۆیە من 3 جار لە لێوارە مەرگ و گەڕیامەوە وتم شاید تۆ یەکی متەحەولکە شاید تۆ لەم قسە کردت سادق بیت لەم تەجروبەی مەرگە کە فکرەکەی کردت سادق بیت بۆیە گەرەکمە تۆزی ڕێنوێنی پەیامەکەی ئەمڕۆژ بکەم و جواوت بەمەوە. ئاغای لاهورە شێخ جەنگی ساڵە 2011 بلاتار ئۆنز ڕنتزکی کارگەردانە مەجارستانی فیلمێکی دروست کرد بە ناوە ئەسپە تورین هۆرس. من مەجاری نازانم بەڵام گەڕیام و تەرجمەیە دیالۆگەکەی پیاوە هاوسەی ناوە ئەم فیلممە بە فارسی دۆزیوە بە فارسی خوێنمەوە و تەرجمە یەکەم و داستانەکە بەحسەکەم. داستانە ئەسپە تورین داستانە و حکایەتە ئەو ئەسپەسەوە نیچە وەختێک لە میێوانخانەکە ئەهاتە دەرۆ چاویتی و پیرەمەردێک بە شەلاق کەوت کەسە گیان ئەسپێک لێی ئەدا و ئەسپەکە سەڵی کردەوە تەکان ناخوا.
ئەو لێی ئەدا و کەف ئەچەرێنێت و ئەسپەکە تەکان ناخوا. لە پڕێکان نیچە ئەڕوات دەسەکاتەمە لە ئەسپەکە و تێر تێر بەسەر ئەسپەکە ئەگری. دوای ئەوە نیچە حاڵی خراوە بێت و 2 ڕۆژ بەستەریە بێت و کە هەڵەسەی لە خەو دوای 2 ڕۆژ بەدایکی ئێژێ من تەواو ئەحمەق بووم و تووشی شێتی و جنون ئەوێ و دوای 10 ساڵ لەم واقعە نیچە ئەمرێ. دەستپێکی فیلم بەمە دەستپێیەکە. حکایەتە فیلم حکایەتە پیرەمەردێکە کە کەنیشکێکی هەست، ئەسپێکی هەست، ئەم ئەسپە ئەڕابەیە بە شوێنیوە. ئەمە هەمان پیرەمەردە. فیلمەکە لە 6 ڕۆژ ئیدامە پەیاکە و ئەم 6 ڕۆژە تۆفانە. فیلمێکی سامەتە، 3-4 دانە مۆنۆلۆگ و دیالۆگی واتیە، کلەن فەزا سکوتە. نیچە و کەسە بوو واوتی خودی زندگی و خودی ژیان کردن بە تەنهایی ئەرزەشە. بەڵام هەر ئەم ئینسانە ئەوە بوو وا لە کاتە لێدانە ئەسپەکە ڕوویە دەرباوەشی بە ئەسپەکە کردووە گریا. نیچە لە بەرامبەر مەسیحیەت ئاوێسیا وتی جەهانە مەسیحی بە بەرجەستەکردن ئەخلاق مەسیحیەت و کە مەواجهەی ئینسان لە بەرامبەرە گوناحە و تەقەلا لە بەرامبەرە گوناحە دائەڕژێنێ لەسەر دنیا، مەرگ ئەکاتە پەدیدەیەکی گەورەتر لە ژیان کردن و ئینسانە مەسیحی ئامادە ئەکا بۆ مەرحەلەیەکی گەورەتر بەناو مەرگ. بۆیە ڕەخنەی گرت لە ئەخلاق، بە تایبەتی ئەخلاقە مەسیحی. ئەمە فیلمە ئەسپە تۆرین داستانێ بۆ تۆ نەقڵەکە کە من ڕەبتی ئەدەمەوە بە لاوەکە زەمبیل فرۆش و جوابە تۆ ئاغای لاهورە شێخ جەنگی. دیالۆگێکی زۆر مەشهوری واتیان فیلمە، مۆنۆلۆگێکە ببەخشن مۆنۆلۆگێکە کە پیای هاوسێ کە معلوم نییە لە کوێ تێز ناوی چییە، لە پڕێکە ئادا لە دەرگای ماڵ. من تۆزێک لە فیلمەکەم بەحس کرد بزانی ئەم پیاگە پیرە لە ناوە ئەم فیلمە، ئینسانێکە زاڵم. لە تەمامە فیلمەکە ئەوەنە ئاتفە لەگەڵ کچەکەی خۆیان ناگۆڕێتەوە، فقط بە کچەکەی خۆی یەک کەلەمە یەک جوملەیەژی بە هەر قیمەتێ بژی، بە هەر قیمەتێ بژی. تۆ لەم باوکە بچووکترین ئاتفەی باوکی بەرامبەر بە منداڵەکەی خۆی ناوێنی، فقط منداڵەکەی بەکاردێنێ، کچەکە بەکارتێنێ فقط. وام فیلمە یەکێک لە فەلسەفی ترین فیلمەکانە دنیاست، فیلمە ئەسپە تورین. پس هەڵوهەوای فیلمەکەوا لە ناوە تۆفانە، تۆفانێکی سەخت دایگرتگە و فیلمەکە تەقەلای ئەم پیرە پیاگ و کچەکەیەتی کە گەرەکیانە لەم فەزای تۆفانیە ژیانە عادی بکەن. فەزای تۆفانی ئەم دنیاسە ئێمە واینتیە، ئەم جامعەوە ئێوە دروستان کردگە و خەڵکەکە گەرەکیسی عادی وەکو جاران بژیت. ئەمە وت لەبەرەوەی بفەهمی داستانەکە کولەن قابلە دەرکوێ بوت کە تەمە ئەم فیلمەوە لەسەرەچی. کابرای هاوسێ تێتە ماڵیان لە بەشە لە ڕۆژە دووی تۆفانەکە ئەژە نەوتی چرامگەرەکە، چراکەم کار ناکە، ڕووی بمە شار و وێرانە و تۆزێ نەوتم پێبان دانیشێتە سەرە میزەکە بێ ئەوەی کە کابرا جوابی بدات و کاورای پیرە پیاک جوابی بدات و کاورای هاوسێ دەست پێەکە. ئەژێ هەرچی شتە تەباح بووگە، هەرچی شتە پەست و بێ ئەرزش بووگە.
فقط ئەتوانین بێژین ئەوانە وێران بوو کاول بوو و هەرچی شتە پەست و خار کریاگە لەبەر خاتری ئەوەی ئەمە فقط تۆفان نییە کە خەریکە بۆ ئینسانە سادە دڵەکان چهرە نەمایی ئەکا بە پێچەوانە ئەمە بۆ داوەری خودە ئینسانە حەکەمی ئینسانە ئەو حەکەمیەتەی کە خۆی بەرخۆی داوری خودش بر خودش که قطعا خدا تحویل من داده او حکمیتی خوی لسر خوی که خوا تحویلی داوه به جرأت می توانم بگویم که درش دست دارد خوا لم داوریه که ایما خومن لسر خومن ایکین دسیواتیه و هر چیزی که خدا درش دست دارد وحشتناکتر از آن چیزی است که فکرش را می کنید و هر شتی که خوا دسیواتیه فرە وحشتناکترە لەوەی کە تۆ بیری لێەکەیتۆ چونکە خۆت ئەبینی دنیا پەست بووگە ئەمە وە قسەی من نییە چون هەر شتێک کە ئەوانە بەدەستی دێنن ئەوانە بەدەستی تێرن ئاغایە شێخ جەنگی منزوری ئێوەمانانن هەر شتێک کە ئەوانە بەدەستی تێرن بێ ئەرزش و بەها ئەبێ و چون آنها هر چیزی را با آبزیرکاهی و حقه‌بازی به دست می‌آورند بۆ خاتری ئەوەی ئەمانە هەر شتێک کە بەدەستی تێرن بە زۆڵیەتی و بە حقه‌بازی بەدەستی تێرن دیگر همه چیز را بی ارزش میکنند کەواتە هەرچی شتە بێ ئەرزش و بەهای ئەکەن و چون آنها هر چیزی را با آبزیرکاهی و حقه‌بازی به دست می آورند دیگر همه چیز را بی ارزش می کنند چون آنها به همه چیز دست می زنند بۆ خاتری ئەوەی کە ئەوان بە هەرچی شتە دەست ئەدەن خار و بی ارزشش می کنند پست و بی ارزشی ئەکەن تا پیروزی نهایی این راهشان بود تا سەرکەوتنی نهایی ئەمە ڕێگەیان بوو سەرکەوتنە نهایی چییە؟ تێمەسەری بە چنگ ئاوردن و دەست هاوردن خار کردن به چنگ آوردن به دست هاوردن خار کردن پست کردن و به دست هاوردن یا اگه تو بخواهی میتوانم جور دیگری بیان کنم یا اگه تو پێت خۆش بێت جۆرێکی تر باسی یەکەم به چیزی رسیدن گەیشتن بە شتێک خار کردن و در نتیجه به دست آوردن پست کردنی و به دست هێنانی بۆ گەیشتن بە شتێ پەستی کەیت و بەدەستی بێنی قرنها اتفاقاتی شبیه به این افتاده بارها و بارها قرنهاست اتفاقاتی وافرە کەوتووە جار و جار اینجور کارها گاهی موزیانه انجام می شود ئەم کارانە جارێک موزیانە ئەنجامەوێت گاهی گستاخانە جاروباریش بە ڕووداری بە گوستاخی گاهی با ملایمت
هندجار و نرمی، گاهی وحشیانه هندجار وحشیانه. ولی با این حال بارها و بارها ادامه پیدا می کند. ولی اما بارها و بارها ادامه پیدا کرد. این فقط یک طرف است، مثل حمله کردن یک موش از کمینگاه. اما یک طرف است وکو پلامردان مشکیک لکمینکی خویا. چون برای یک پیروزی تمام عیار این هم لازم بود که طرف دیگر فکر کند که همه چیز عالی است. بخاطر اوی سرکوتن به دست بید دبوایا اوی برانبر پیواب هموشتیک عالی، پرفکت و فوق العاده است. و نباید هیچ گونه دعوایی بشود و ناوی هیچ شرک در بگرید و ناوی شر بوید. دبی هموشتی آرام تو صلح بوید تو ام جورشتانه. نباید هیچ گونه کشمکشی باشد. نباید هیچ کشمکشی بوید، مشتو مری بوید. فقط نابودی ناگهانی یک طرفه، فقط نابودی لپرکاو یک لایانه، و این به معنی یک نابودی تمام عیار است و ام به معنای نابود بون تمام عیاره. عظیم و باشکو، نابودی چی عظیم و بشکو، تا اینکه همان برنده ها با حمله از کمینگاه روی زمین حکمرانی کنند. تا که اوانه که بردویان نتوان به پلامردان لکمینگاکی خویان لسر زمینه حکم بکن. و زمین فقط یک زمین کوچک نیست، کسی که بتواند آن را از آنها مخفی کند. چون هر چیزی را میتونند به دست بیاورند و مال خودشان بکنند. چون اتوان هر شتی به دست بیرن و بیکنه هنی خویان. هر چیزی را که فکرش را کنیم آنها به دست نمی آورند، ولی به دستش می آورند. هر چی که همه پیمانوای اوان نتوانند به دستی بینن ولی به دستی تیرن و مال خودشان می کنند و یکنه هنه خویان. چون آسمان و تمام رؤیاهای من همین حالا هم برای آنهاست. لبر خاطری وی آسمان گو تمام رؤیاکان و خونکانی ایمش استهنی اوانه. زمان مال آنهاست، زمانیشن اوانه، کاتیشن اوانه. طبیعت آرامش بی نهایت، حتی جاودانگی هم مال آنهاست. طبیعت و آرامش بی نهایت و جاودانگیشن اوانه. همه چیز برای همیشه از بین رفته است. هر چیشته با همیشه لبین چوگه و آنها خیلی با شکوه، با ابهت کامل سر جایشان ایستادن و اوانه فر با شکوه و ابهت و لسر جگی خویان وستاون. آنها در همین نقطه جا خوش کردن. اوانه لم جگه خوش کردگن و داشتن میفهمیدند و میپذیرفتند که هیچ خدایی وجود ندارد. ولی خریق بون واتی اگینو و افامین که هیچ خدای موجود نیه و خیلی با ابهت و با شکوه داشتن قبول میکردن که از اول همین گونه بوده است و فر با شکوه و با ابهت قبول یعنی کرد که همیشه و بوده. ولی حقیقتا توانایی درک این را نداشتند. ولی حقیقتا نن اتوانی توان درک امیانه نبود. آنها این مطلب را باور کردند و پذیرفتند. اوانه ام مطلبیانه باور کرد و قبول یان کرد، اما نفهمیدندش ولی لیتی نگیشتن تا اینکه جرقه‌ای در ذهنشان زده شد و دست آخر آگاهشان کرد و یک بار متوجه شدند تا اوی که جرقه لذهنیان دروس بو، متوجه بون، آگاه بون خدایی وجود ندارد.
ناگهان فهمیدن که خوب و بدی وجود ندارد. لپڕێکا تێگەین کە خاسە و خراوەیەک معنای نییە و موجود نییە. این را دیدند و فهمیدند. ئەمیانە چاو پێکەوت و تێگەیشتن که اگر این گونه باشد دیگر خودشان هم نباید وجود داشته باشد. وقتی تێگەین کە خوانیە، وقتی تێگەین کە خاسینیە خراوینیە، تێگەین کارێکیش بۆ ئەوانی تر نەماگە، نابێ خۆیشیان بمێنێنەوە. میبینی همین حالا هم که داریم اینها را میگوییم، آنها همه چیز را خاموش و بیفروغ کردند. هەر ئەستا کە من خەریکمەم شتانەیەژم، ئەوان هەرچی شتە خامۆش و بێنووریان کرد. خاموش و بیفروغ کردند مانند آتشی که آرام علفزار را میسوزاند، وەکو ئاگرێک کە ئارام ئاڵڤجەر ئەسووتێنێ. یەکی هەمیشە بازنده بود و آن یکی هەمیشە بەرەندە. یەکێک هەمیشە ئەی بردەوە و یەکی هەمیشە ئەی دۆڕاند. شکست دادن پیروزی، شکست پیروزی، شکاندن سرکەوتن، شکاندن سرکەوتن. و یک روز اینجا و در همسایگی تو من پی بردم و ڕۆژێک لەگرا لە هاوسێتی تو من تێگەیشتم و فهمیدم که اشتباه میکردم و تێگەیشتم که غلطم کرد، اشتباه کرد. واقعا اشتباه فکر میکردم که قرار است یک روزی اینجا روی زمین اوضاع تغییر کند. ڕۆژێک لەگرا لەسەرم زمینە ئەوزاع بگۆڕێت، چون باور کن حالا میدانم که دیگر اینجا رنگ تغییر را به خودش نمیبیند و تێبگە ئەگرا قەت رنگ تغییر بە خۆی نابینێ. ئەمە چیرۆکی کابرای هاوسێ بوو کە لە فیلمە ئەسپە تۆرینە باسی کرد. وتی ئەوان هاتن هەموو شتێکیان بۆ خاتری ئەوەی بەدەستی بێنن بێبەهایان کرد. هەموو شتێک. و لەم ڕێگە لە هەرچی شتە کەڵکیان وەرگرت. بە خودعا، بە کڵاوبەرداری، بە نەرمی، بە قسەی خۆش، بە پوڵ، بە برسێتی، بە زۆڵم، بە کوشتن، بە گوڵ بەدەستدان، لە هەموو شتێک کەڵکیان وەرگرت تا هەموو شتێ بێ ئەرزش بکەن. وەختێ بێ ئەرزشیان کرد بەدەستی تێرن. یعنی ژیانیان لە مەعنا خست. یعنی هیچ بەهایەکیان نەهێشت وەختێ وتی ئەمانە زانیان خوانیە، زانیان خاسی و خراوی نییە. بۆیە مەرگی خۆشیان دەسی پێ کرد. چ دەلیلی هێز؟ وەختی خوا نەوێت و وەختی خاسی و خراوی نەوێت، ئەم زندگیە تکراری ئەوێت و موسیبەتبار ئەوێ و بۆ ئەوانش تەحمل ناکرێت. تەمە فەزای فیلمەکە وا دروست کریاگە کە لە ڕۆژە شەشمۆ ئەم ئەسپە کە ئەم کاورای پیرەپیاگە بەکاری تێرێت و حەجێکی بۆ مهم نییە لەبەر ئەوەی کە فقط بەکاری بێنێت و ئیستثماری کە و بە شەلاقەکەوێتە گیانی. ئەم ئەسپە لە بەرامبەر یا مقاومەتەکە ئەیوەسنۆ بە گاریەکە، بەڵام ناڕواتە ڕێوە. وەکو چۆن بە شەلاقدا بەزیە خوارە و کەوتە گیانی لێ ئەدا، ئەم ئەسپە نەڕوویە ڕێوە. ئەم ئەسپە دوای ماوەیەک ئیتر نەیخوارد. دەرگاکان بۆ کردووە دەرچێ، دەرنەچوو. ئەیان برد تا پای گاریەکە و ئەچوو، ئیمتناعی نەکرد، بەڵام لەوێ نەئەچوو بەڕێوە و ئیرادەی ئەوی ئەشکاند. کای ناخوارد، جۆی ناخوارد ئەسپەکە و پاش ماوەیەک کەنیشکە پیرەمەردەکەیش لە نان خواردن کەوت و ئیتر نەیخوارد. تاوەی کە دوای 6 ڕۆژ تۆفان، ڕۆژە هەفتم
زەمین چووە ناوە تاریکی. تەمسیر لە دروستکردنە جەهانە تەوەسوتە خوا کە خوا 6 ڕۆژ ئەم دنیاە دروست کرد و ڕۆژی ئیستراحەتی کرد. وەختێ تۆ خوات سڕیەوە لە ناوە ئەم سەحنەیە زندگیە، ئەوەی کە ئەمێنێتەوە تاریکیە مطلقە، و لە ڕۆژە شەشەمە لە ڕۆژە هەفتمە جەهەن چووە ناوە تاریکیە مطلق. وە خاتری ئەوەی کە شەرح ئەم فیلمە بێ لەمەسەر داستانە لاوەکە زەمبیل فرۆش ئاغای لاهورە شێخ جەنگی کە تۆ وتت تەجروبەی مەرگت کردگەوە بە ئەوانە دیاداوەر کرد کە تەجروبەی مەرگکردن شتێ خراوێک نییە، وەوتت کە ناوێکی خراو لە خۆیان بەجێ نهێڵن تا من تێت بگێنمێوە چیتان کردگە. ئەو قسانەی وە کاورای هاوسێ ئەی کرد و ئەیوت ئەوان وایان کرد، یەکێک لە ئەوان پیرەمەردەکە بوو، ئینسانە بێ عاتفەیە کە ژیانی هیچ معنای نەبوو و فقط ئەژیا و بە کەنیشکەکەی خۆی وتی بە هەر قیمەتێ بژی، نەخاس مەوجودە نەخراو مەوجودە، نەخوا مەوجودە نە هیچ مەوجودە. تۆ فقط با دڵە لێ بدا، با کۆرۆنان لێت نەدا بمری، فقط بژی بە هەر قیمەتێ بژی، بێبەها، بێ هیچ تعریفێکی ئەخلاقی، بێ هیچ پرەنسیپێک. ئالە گراسە کە نیچە ئەگۆڕێ ئاغایە لاهورە شێخ جەنگی، نیچە لەوێ پەی ئەوە کە خود ژیانکردن تەقەلایەکە بۆ بەرجەستەکردنە ئەرزشەکان بەهاکان. لە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە لە جەهانە کوردی ئەوەی کە تۆ پێی ئێژی جەهانە کوردی یعنی جەهانە بەهاکان. ئای لاهورە شێخ جەنگی، ئەو بەهانەی وە ئینسانێک لە توو لە حەیاتیە لە ژیانیە ئەیان با بەڕێوە تا ژیان مەعنا پەیا بکەوە پێی ئێژن ئەم لوتفە، ئەم کارنامە، ئەم ڕنگدانەوەیە کە لە ئەم جێگەی گۆی زەمینە هەست، ڕنگدانەوەی ئەخلاق کوردی و جەهانە کوردیە. جەهانە کوردی یەکسری ڕوانگە و بەهاس، بۆیە ئەمەی کە ئیمڕۆ مەوجودە جەهانە کوردی نییە، دەورانە کیژەکەی کافرۆشە. ئێوە بێمعناتان کرد، تێمەسەری. لاوەکە زەمبیل فرۆش کوڕە میرە حەکاری بوو، میرزادە بوو، کاری ڕاوکردن و شکارکردن و ڕانینە دنیا بوو، لە لەزەتە کاملە بوو، وەکو دەورانە فرشتەگیە ئینسان لە باغە عەدەنە، لە باغە بەهەشتا، لە باغە ئێرەمە، تا ئەوەی کە ڕۆژێک لە بەرامبەرە عیبرەتێکا قەراری گرت، پێی ئەسپەکەی دای لە شتێک و خەڵکی هاورد و کەندیان و مەزارێک بوو، لەسەر مەزارەکە 2 کەیل بوو، لەسەر کەیلێک نووسا بوو پڕ ساڵان و پڕ دەوران تەی بووگە گوزەریاک، کە ئەو سەر مەزارەکەی لادا دی مردگێکی واتیە، کەفنەکەی دەسی نەخواردگە، لاشەکە تەکانی نەخواردگە، وەم ئینسانە شێت بوو، نەوەکوونی چەکە چاوی کەوت بە ئەسپەکە کە کابرا لێی ئەدا. ئەم ئینسانە لاوەکە زەمبیل فرۆش شێت بوو، ڕووی کرد لە دایک و باوکی، شێخ و مەلایان بۆ هاورد چارەی نەکرد، حەکیم و لوقمانیان بۆ هاورد چارەی نەکرد، تا ئەوەی کە 2 دەروێش وتیان تۆ چیت چاو پێکەوت وات لێ هات، وتی من عیبرەتێکی عەجیبم دی، باسی کرد. ئەوان وتیان ئەو ئینسانە وا ساڵم ماگە، لە کاتە حەیاتە خۆیە بە کەتە حەڵاڵ و بە کارە حەڵاڵ زندگی کرد. ئەوەی کە لاوەکە زەمبیل فرۆشی تەکاندا جاودانەگی بوو، ئەو لەگەڵ
ئەم حەیرەت جاودانەگیە ڕوبەڕوو تەکانی خوارد بۆیە لاوەکە زەمبیل فرۆش ژیانە خۆی لە بێمەعنایی و لە لەزەت و لە بێخەبەریە بەردا و هاتە عالەمە خەبەر لە عالەمە خەبەرا شروعی کرد بە کارکردن بوو بە زەمبیل سازە زەمبیل فرۆش چوو نەیجەڵان قامیشی بڕی کە قامیش گوزارشە لە ئینسان و هاوردی ڕێکوپێکی کردن دەستەبەری کردن لە ناوە زەمبیلە و زەمبیلەکەی ئەورد لە ناوە شارە ئەیگەڕاند لە بەرامبەر قووتێکا مەعاوزەی ئەکرد تاوەی کە ڕۆژێک کەسێ پێیوت ئەم زەمبیلانە بووەرە بەرە ماڵم میر فرە نیازیان پێسی بردیە بەرە ماڵم میر ژنە میر یەک دڵ نە هەزار دڵ عاشق زەمبیل فرۆش و ژنە میر زەمبیل فرۆشی بردە ماڵ بردە ناوە قەسر و پێیوت تۆ غەسبە عەلا سەرت من عاشقت بووم و دەبێ لەگەڵ ما بخەوی کابرا دەرەتانی بۆ نەما هیچ وتی من بڕۆم تا ئاراتێ بگرم و ڕوویە سەرە بورجەکە ڕووی کردە خودا وەوتی ژن و مناڵەکەم بپارێزە و خۆی فڕەدا خوارەوە لەگرا داستانەکە ئەگرم تا بڕۆمە سەرە شەرحەکە ئەووەڵەن ئەوەی کە بە ژیان مەعنا ئەدات ئەرزشەکانن و تۆ لە پرۆسەسە ژیانتا ئەژیت کە ئەرزشەکان متەبەلوەرە بکەی ئەژیت کە لەم ئەرزشانە دەرکەوی لە فەرایەند محوەریە لەم پرۆسەسە تۆ ئەڕۆی کە ئەم بەهانە دەرکەوی تۆ بوویت بە تەجەسومە قەهرەمان تۆ بوویت بە تەجەسومە ژیان تۆ بوویت بە تەجەسومە بەزەیی تۆ بوویت بە تەجەسومە کوردیەت هاوکە زەمبیل فرۆش وەختێ ڕوبەڕوو بوو لەگەڵ مەقولەیەکا بەناو ژنە میر وا ژنە میر گەرەکی بوو معنای زندگی لێ بسێنێت معنای زندگی چه بوو ئەو وەختێ بە خەبەر هات زندگی مەدی بکات چی کرد چوو زەمبیلی بڕی نەیجەڵانی بڕی و زەمبیلی دروست کرد و فرۆشتی کەوتە کارە حەڵاڵ کردن ژنەمیر گەرەکی و چی پێ بکات گەرەکی و زندگیەکەی لە مەعنا بخات گەرەکی بوو ئەو ئەرزشانەی کە ئەو خەریک بوو لە ناویا سەیری ئەکرد تا متەبەلوەریان کات لەو ڕێگایەی کە بۆ معنای زندگی و مانای ژیانە خۆی دروستی کرده بوو ژنەمیر داوەزی بەری پێ بگرێ ئەسپەکەی تورینە لە بیرە وا سەڵی کرد و فەرمانی نەبردە شەلاقەکانە پیرەمەردەکە ئەسپەکەی تورینە لە بیرەوە سەڵی کرد و کاو جۆی نەخوارد بەشکەم بمرێ و لێو دوا بە تەقلیدە ئەسپەکە کەنیشکەکەیش ئیتر نەیخوارد و لە ئاخرە فیلمەکە پیرەمەردەکەیش ئیتر نایخوارد چون وەختی ژیان لە ئەرزشەکانی خاڵی بوو وەختی ئەرزشێک نەبوو کە تۆتیا متەبەلبر بوویت و متەجەسم بوویت فایدەیەکی نامێنێت ئەڕواتە ناوە تاریکی و ئەوە بوو کە لاوەکە زەمبیل فرۆش لەسەرە بورجەکە خۆی فڕەدا خوارەوە ئەو داوای نەکرد لە خوا بمپارێزە زێنەک بمێنێم نا لە شەرایەتێکا کە قەرارە دنیا بوونە ناوە تاریکی لە شەرایەتێکا کە قەرارە هەر بەهایەک بێبەهای بکەن قەرارە هەر بەهایەک نەمێنێت زندگی کردنی تر معنایی نییە هیچ معنایەکی نییە کاورای هاوسێوتی ئەوانەی بۆ خاتری ئەوەی کە ئەو شتانەی کە ئەیان هەوێت بەدەستی بێنن بێبەهایەکەن ئێوە ویستتان
ببن بە حاکمە سلێمانی ئینسانە کوردی وە کوردبوونتان بێبەها کرد. ئێوە وتان کورد قەومە ئیتنیکە، ئێوە وتان هەر ئەم قەومە ئیتنیکە زاڵەمەکانی دەوروبەری فرە گەورن، هەر ئەم قەومە ئیتنیکە ناوێ بیر بکاتەوە لە شتە گەورەتر، دەبێت لە شتە چکۆلەتر بیر بکاتەوە. مامە جەنابەت جەلالە تاڵەبانی هەڵگەڕیاوە وتی سەربەخۆیی خەونە شاعرانەس. جەلالە تاڵەبانی ئەم قسەیە بۆ کرد لاهورە شێخ جەنگی لەبەر خاتری ئەوەی معنای زندگی ئینسانە کوردی بێ ئەرزش بکات تا ئەو بێت و ساحێوە مالکیەتە حاکمیەتە سلێمانی. ئەو کوردبوونی بێ ئەرزش کرد، مردبوونی بێ ئەرزش کرد، وتی هەموو شتێ لەم دنیا پارەیە 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 پارەیە، مەعاشە پارەیە، نەوتە پارەیە، سەیارەیە، سەکسە، بە پێچەوانەی هەموو شتێ، بە پێچەوانەی جیهانە کوردی. ئەو جیهانەوە بەهای بوو و ئەم بەهانە دنیای کوردیان دروست ئەکرد و ژیان لەناوە ئەم بەهانە تەبەلوری بە تۆ ئەدا. بزانە ئاغایێ لاهورە شێخ جەنگی وەختێ تۆ ئێژی مەکانێ مقدەسە، ئەم قیداسەتە بەهۆی ئەرزشەکانەوە هابەقەی ئەو مەکانەکە ئیدعای ئەکا. مثالە بۆ لێبە مزگەوت هەر لە خۆی و مقدەس نییە جێگەیەکە و زەمینێکە و مەنارەی ئەخەیتە سەری و مقدەس ئەوێ. مزگەوت لە جار ئەو ئەرزشانە کە ئەیدا مقدەسە، ئەگەر ئەو ئەرزشانەی کە ئەو باسی ئەکا محقق نەوێت جێگەیەکی مقدەس نییە، مەکانێکی نامقدەسە. مثالێکە بۆ لێبەم لە جەریانە ئەم کۆرۆنا دەوڵەت ئانووسیە کۆرپۆرەیشنە ئێرانی متەوەلیانی مەعسوومەی قوم و ڕزای مەشهەد نەئەچوون دەرگاکەی دابخەن. ئەیان و دەمانە خاسە خوان شەفادەرە مردم بووگن، مردم بە ملیۆن ملیۆن ڕوویان تێکا تەخەسوس ڕزا ئیمامە هەشتم چارە دەرمان نەخۆشیهایەکە کە هیچ کە دەرمانیان ناکە. دەی تۆ ئیستا ئەگەرم مەکانە بوەسی ڕزا لە کار ئەخەی ڕزای تر کار ناکە. ڕزا چارە کۆرۆنانەکە وە دەردە چی ئەخوا دێ ئەم قداسەتە لەکوێ ئەمێنێتەوە؟ ئێمە بەم مردمانە وتکە ڕزا متەخەسسە تەمامە بیماریهای لا عیلاجە. قداسەتە ڕزا بۆ خاتری ئەوە بوو کە سەرەتانی خۆشەکرد بوو، کە ژنە نەزۆکی دووگیانە کرد. ئەستە ڕزا چارە کۆرۆنا ناکە، دێ ڕزا لە کارەکەوی. بێنەوە سەرە مزگەوت. مزگەوت دەخۆی و مقدەس نییە ئاغایە لاهورە شێخ جەنگی. ئەژن دینە محەممەد دینە عەداڵەتە. محەممەد ئینقلابی بوو لە بەرامبەر زوڵما قیامی کرد، یەک بس نەچووە دواوە. بەڵام تۆ لە ناوە ئەم مزگەوتە یەک دانە ئینسان ناوێنی پەیڕەوە سەداقەت بێت، یەک دانە ئینسان ناوێنی یەک تاپەرست بێت، هەزار تاپەرستە. شێخ پەرستە، پول پەرستە، حکوومەت پەرستە، تۆ پەرستە، ئەمریکا پەرستە، سەیارەی مۆنیکا پەرستە، دەسەڵات پەرستە، پول پەرستە، یەک تاپەرست نییە. بۆیە مزگەوت مقدەس نەماگەیتر. بۆیە ئەو مەلایەوە دانیشێت و ئێژێ ئەگرا جێگەی پێغەمبەرە و من دانیشتگمە سەسەری و شمشێری ئەگرێتە دەسی خەتابەی جومعە ئەدات. ئەوەی باسی ناکا لەو مزگەوتە ئەرزشەکانە محەممەدە، باسی ناکە. ئەو باسی خوێڕیەتیەکە، ئەو باسی تەسلیم بوون و ناوگەڵەکە، ئەو باسی حکوومەت و خونجاندنە حکوومەت ئەکا، ئەو باسی قبولکردنە زۆڵم ئەکا، ئەو باسی ئەوەکە ئینسان بە هەموو جۆرێکەوە بەش زێنەگوێ، فەقەت زێنەگوێت. بۆیە مزگەوت مقدەس نییە ئیترای شێخ جەنگی. بۆیە ئەم زندگیەی وا ئێوە دروستان کرد ئەو وەنە بەهایتیانە ماگە، هەمووی بووگەسۆ پوڵ،
پوڵ و ئەم زندگیە چێتە ناو تاریکی ئینسانە کوردی نابود بووگە لاوەکە زەمبیل فرۆش وەکو ئەسپەکەی تورین وەکو کەنیشکەکەی پیرەمەردەکەی ناوە ئەسپە تورین وەختێ گەرەکیان بوو معنای ژیانی لێ بسێنن ڕێگەی مەرگی هەڵبژارد من مقاومەتەکەم لە بەرامبەرە توا کە ئەم زندگیە گەرەکتە بێمەعناکەی تۆ گەرەکتە بەر بە من بگری کە من لە ناوە بەهاکانما جاودانە نەبم ئیمۆرتاڵەتی نەگرم تۆ گەرەکتە من وەسوەسەکەی تۆ گەرەکتە من حەجێکم بۆ نەمێنێتەوە یەک بەهانە بێ ئەوی شەهوەت بێ ئەویش بەهانیە تۆ ئیمڕۆ عاتفەت نەهێشت گەسۆ لە کوردەوارە بوو گەسە پوڵ تۆ عاتفەت کوشت وتە هەموو شتێ پوڵە تۆ ژیانی هاوسەرایەتیت لەبین برد لەبەرەوەی خەڵکی بەڕاحەتی بتوانێت دەست بکێشێ بەسەر سێکساوە تۆ لە سلێمانی و لە هەولێر نەڕۆیت بۆ تایلەند بۆ سێکس بەڵکو و کەنیشکە سەقزی و کەنیشکە کرماشانی و کەنیشکە سنەئی و کەنیشکە ورمێیی و کەنیشکە لە ڕۆسانی و کەنیشکە فڵانە جێگەت بۆ بێرنە سلێمانی تۆ هەرچی شتە بێ ئەرزشە کرد بۆ خاتری ئەوەی خۆت ببی بە مالکی حەج دەیستە معنای نەماگە حەج وەکو ئەو پیرە پیاوەی وا بە کەنیشکەکەی ئەیوت حەج عاتفەیەکی بەرامبەر بەم کەنیشکە نەبوو حەج ڕۆڵێکی وەکو باوک بازی ناکرد هەموو شتێکی بێبەها کردبوو ئەیوت فەقەت بژی بە هەر قیمەتێ بژی ئەسپەکەی دەسی لە کا خواردن کێشە کەنیشکەکەی دەسی لە نان خواردن کێشە و ئاخری کەنیشکەکەی بەستەوە قەیگاریەکە ئاغای پیرەمەرد ئەسپە تورینە لە ناوە ئەم تۆفانە ئەو گەرەکی بوو ژیانە عادی بکە لەم بێمەعنایە وەختی خوا نەبوو وەختی بەها نەبوو وەختی ژیان نەما بوو گەرەکی زندگی بکە ئێوە چیتان بێمەعنا نەکرد چیتان بێ ئەرزش نەکرد ئێوە بۆ خاترەوەی ئەحزابتان بمێنێتەوە مەردانگیتان خەساند تان خراوە جوامێری و مێرخاسیتان خەفاند وتان خراوە وتان دەبێت داگیرکەر تەحملکەی دوژمن تەحملکەی چون جاری ناکەی هەڵهاتین لە کەرکووک لەبەر خاتری ئەوەی قەتڵ و عامە کریاین تۆ ئەم چرکە ساتت بۆ ئینسانە کوردی نەهێشت کە بۆ خاتری بەهاکانی بژیت و بمرێت و بکوژێت نەتێشت وتت دەرچووە وەختی کاورات لە کەرکووکە دەرکرد و دەرچوو لە سلێمانی و هەولێرە تەپتدا سەرشانت وتت تەکان مەخۆ بڤەس ئێران تێت بۆدا تۆ خۆشحاڵ بە لەبەر خاتری ئەوەی کە من پوڵە نەوتە بۆ تێرم کەرامەت لەگرا معنای نییە پوڵ سەروەری لەگرا معنای نییە پوڵ کۆی لە نەبوون لەگرا معنای نییە پوڵ معنای هەست دروسە ئاغایە ئاراسە شێخ جەنگی چەنێ ئەم ژیانە کە تۆ ئەیکەی کەسیف و قێزە و نەلات چەنێ ئەم ژیانە بێ بەها و ئەرزشەی کە ئەیکەی ناشیرینە نەلات چەنێ ئەوانەی وانە دەور و بەرتا درۆزنن و تۆ بە درۆزنیان ئەزانی بەڵام لە ڕووی تۆ شتێکی ترە پێژن چەنێ ئەترسیت یەک لەحزە لە خۆت غافڵ بیت پاڤڵ بتخوات نێشیر بتخوات چون تۆ لەم کۆمەڵگا هێشت ئەم مەردمە زندگی بکە کۆرۆنا لێی نەدا ئەم مەردمە مردگە دەمێکە مردگە
بەڵام لەناوە ئەم تۆفانە خەریکە نیشان ئەدا کە ژیانە عادیش ئەکرێت ناکرێت لاوەکە زەمبیر فرۆش وەختی گەرەک بوو بەهاکان و ژیانی لێبسێنن ژیان یعنی ئەو شتێک کە مەعنا ئەدا بە ژیان مەرگی هەڵبژارد ئێوە ئەوەنە قەداستان نیشکە بۆ هیچ شتێ تۆ حکوومەتت سیستەمە حکوومەتت ئەمسالە تۆ شێخەکانت تەریقەت کێخانەکان نخبەکان ئەوانەی کە بۆ ئێوە کارەکەن ئێوە ئەوەنە بەهاتان هێشت بۆ خەڵک ئەم خەڵکە خۆیان تاکوێ معامڵە ناکەن لە بەرامبەرە چیا معامڵە ناکەن نەک ئەوەی کە بۆچی معامڵەکەن نا دوو نمونە سێ نمونە بێەوە ئەم خەڵکە خۆیان معامڵە نایکەن تۆ مردمێک کە دوادار کرد وەکو فیلمەکە ئەسپە تورین وتی ئەمانە هەرچیشتە لە بەها ئەیخەن لە بەرەوەی بەدەستی بێرن ئێوە جوامێریتان لە بەها خست لە بەرەوەی جوامێری کێشەی بۆتان دروستە کرد بۆ خاتریوی خۆتان بوونە جوامێر ئێوە سەروەریتان لە بەها خست بۆ میلەتێ و ئومەتێ لەبەر ئەوەی ئێوە سەروەر بمێنێنەوە ئیمڕۆ یەک نەفەر لەم سەرزەمینە کوردەوارە نیە بە شوێن سەروەریە گشتی ها بە شوێنی ئەوەی کە ئەربابە جەدید کێ بێت با بەغا بێتەوە با عەلیە خامنەیی بێت با ئیاڵەتی متحدەیە ئەمریکا بێت یەک نەفەر لە وجودە خۆیان جەوهەرێک ناوێنێت سەروەر بێ ناوێنێت بۆیە ژیانە کوردەوار وەسە ژیانە ئەسپەکەی تورین وەسە ئەو سەرزەمینە تۆفان لێ دریاگە تاریکە لە ناو تاریکی لاوەکە زەمبیر فرۆش وەختێ دی ژنەکەی خۆی وا ساڵها تەکیا ژیانی کردگە ئەوی فرۆشتەوە بە ژنە میر تەختخاوەکەی چۆڵ کرد بۆ ژنە میر لە بەرامبەرە زەڕا وەزانی کە ئەم ژنە میرە هاتگە بەهای لێ بسێنێتەوە ئەرزشەکانی لێ بسێنێتەوە و ژنەکەی خۆشی هیچ ئەرزش و بەهایەکی نەبوو ئەم زندگیەی قابل ژیان نەزانی بۆیە لە جارە دووەمان نەیوت خوا ژن و مناڵەکەمە مەدەسە نەیوت وتی خوا گیانم بکێش خوا گیانم بکێش جارە دووەم نەیوت ژن و مناڵەکەم پارێزە لەبەرەوەی ژن و مناڵەکەیشی ئیتر بەهایەکیان نەبوو زێنەک بوون و زێنەک نەبوونیان ئیتر معنایەکی نەبوو پس ئەوەی بە ژیان مەعنا ئەدات ئەرزش و بەهاکانە یەک ئەرزش باسکەن کە ئێوە لەو کوردستانە پاراستەکدانە یەک ئەرزش سەداقەت عەداڵەت قارەمانی پاڵەوانی جوامێری عتوفەت یەکی نەماگە و ئێوە تەمامە ئەمانتانە بێمەعنا کرد ئاغای شێخ جەنگی تەجروبەی مەرگکردن ئاسان نییە ئەگەر تەجروبەی مەرگە کردوێت لەم جامعە وا دروست کردوێ دڵە تەنگەوێ تێتە دەرەوە ئەوێنی ئەم جامعە تاریکە ئینسانەکانی مردگن خوایان تیان نەماگە خوایانەی ژیان تیانە نەماگە هیچ پس ئینسان ئەو مەوجودە نییە فقط هەناسە بکێشێت تۆ ما یحتاجی ئەوەڵی پێبەی فقط هەناسە بکێشێت چون ئەم ژیانە
کە فقەت هەناسە کێشان و بە هەر بەهایەک زێنێک بوونی تیاوێت، بە هەر قیمەتێ زێنێک بوونی تیاوێت، ئاخری بەرەو نیستی و نابوودی ئەچێت. خوا لە سەحنە خارج ئەوێ و تاریکی مستەولی ئەوێ بەسەر دنیا. ئینسانێ وەکو لاوەکە زەمبیل فرۆشە کورد تەرجیحەدا لەو دنیا زندگی نەکە، چون زندگی ئیتر نەماگە کە بیکە. زندگیە نەماگە ئەو مەردمە بیکەن تا تۆ لە کۆرۆنا بیان پارێزی. زندگیە لەم جەهانە بۆ ئینسانەکان نەماگە تا تۆ لە کۆرۆنا بیان پارێزی. چیتان بێ ئەرزش نەکردەکە. ئێوە مردمێکتان دروست کرد وەکو کیژەکەی کافرۆش، وەکو باوکە کیژەکەی کافرۆش، وا زەمبیل فرۆش بوو بە کافرۆش. بێخەبەری ئەفرۆشت بە بێخەبەران، نانی ئەفرۆشت بە بێخەبەران، قوتی ئەفرۆشت بە بێخەبەران. وەلەگرا کەنیشکەکەیشی خوای دۆڕاند. ئەو کەنیشکە نە ئاتفەی باوکی و دایکی و مناڵی و فەرزەندی بۆ باوکی مابوو، نە ئاتفەی بۆ سەرزەمینی و بۆ مردمەکەی مابوو. ئەو کەنیشکە نە دڵتەنگ بوو نە هیچ. ئەو کەنیشکە لە ژێر قاچە ئەفسەرێکی ئینگلیسیا زندگی ئەکرد و تەسویری لە زندگی خۆشەخۆی بۆ باوکە نابوود بووی ئەهنارد. ئەمە ئەو جامعەسە وا ئێوە دروستان کرد و حەزی پێەکەن و خۆشتان تێدێن. بڕۆ ئەو فیلمە ئەسپەتووری نەبوێنە تا بزانی چیتان دروست کردەکە. بڕۆ چیرۆکە لاوەکە زەمبیل فرۆش ببیسە لەو دیبەیتەوە مندامنیاکە تا بفەهمی جەهانە کوردی جەهانە بەهاکانە کوردیە و یەک دانە ئەمڕۆ نەماکە. تۆ فکر ئەەکەی بە زوانێ کوردی قسەکەی، ئێمە زوانە کوردیمان نییە، وەێ تۆ بە زوانێ قسە ئەەکەی ئەوەنە زندگیتیان نیە، بە زوانێ قسە ئەەکەی ئەوەنە بەها و مەعنایتیان نیە. دانەیە کورد لە دایکە ئەوێت نازانێت چی بکە، فقط ئەزانێ ئێشێ بڕوات و بە هەر بەهایە زێنێک بمێنێتەوە. بۆیە دزی ئەکا، مەوادی مخدر ئەفرۆشێ، پیاک ئەکوژێ، جاسووسی ئەکا، لەش ئەفرۆشێ، گەوادی ئەکا، ئەبێت بە سەگە دەرگای قاپیەکەیتۆ، ئەبێت بە نۆکەرە تۆ، ئەبێ بە نۆکەرە مەسعود، مەسعود خۆی ئەوێتە نۆکەرە عەلی خامنەی، عەلی خامنەی خۆی نۆکەرە ترامپە. ئەمەسە ئەو جەهانە کوردیە وا دوای لاوەکە زەمبیل فرۆش نەما. ئەم جەهانە کە ئێوە ئێمڕۆوانتیا جەهانە کیژەکەی کافرۆشە. ئەو جەهانە سەوا تۆ بە خود ئەگەرەکتە بیپارێزی بیهێڵیتۆ. تۆ خەیلێ وەختە وایتە ناوە نابوودیە، هیچ معنایەکی بۆت نەماکە زندگی و هیچ معنایەکی نییە. تۆ خۆت ئەمڕۆ هەڵگەڕیای تۆ وتت منسەب و پارە هیچ نییە، یعنی تۆ واقعەن لە مەرگ و گەڕیاگی تۆ ئەزانی منسەب و پارە هیچ نییە. ئەی بۆ ئەم دنیاتانە بێ ئەرزش کرد؟ بۆ خاتری منسەب و پارە هەموو شتێکتان بێ ئەرزش کرد، هەموو شتێ کە بەمانەوە ژیان معنایی بوو، بە محەبەت، بە عاتفە، بە عێشق، بە قەهرەمانی، بە چیرۆکە حماسە، بە حوب بە سەرزەمین، بە حوب بە ئینسان. ئێوە هەمووتان خرت کرد و کردتانە ناوە.
ئێوە ئەقڵە منفعەتگەرە پوڵ پەرستان دروست کرد، ئێوە سکروچتان دروست کرد، ئێوە لەشفرۆشە کنارە جادەتان دروست کرد، ئێوە ئینسانێکتان دروست کرد بێ ئەقڵ فقط کایگەرەکە. ئەسپەکەی تورین فەهمی لەم دنیا کەسیفە وەسڵی کرد، شەلاقیان لێ ئەدا نەئەچوە ڕێوە، سڵی کرد و ئیتر کای نەخوارد، سڵی کرد و ئیتر جۆی نەخوارد. ئەگەین بەو ڕۆژە وا ئەسپەکانە ئەم سەرزەمینە سڵ ئەکەن و نەکا ئەخۆن نەجۆ ئەخۆن. وەختی حەیوانەکان سڵیان کرد و کایان نەخوارد و جۆیان نەخوارد، کەنیشکەکەی پیرەمەردەکەی سڵ ئەکاوە ئیتر ناخوا. ئەو ڕۆژە ئەگات، ئەو ڕۆژە ئەگات و ئێوە ئەم زندگیتانە بێ مەعنا کرد، ئەم کوردتانە بێ مەعنا کرد، ئەم کوردیەتتانە بێ مەعنا کرد لەبەرەوەی بەدەستی بێرن. ئەو فەسادە ئێوە بڵاوەتان پێدا لەم سەرزەمینە دڵە خۆتانیش تەنگەکە، ئەو تاریکیەوە ئێوە هاوردەتان، ئێوەیش تیاقوت ئەون. بۆیە ئاغای لاهورە شێخ جەنگی، ئەو پەیامەت کە ئیمڕۆ هەنارد ئەگەر سادق بووبی لەسەری، ئەم دیبەیتەی ئەمشەوە من یەکێ بەدەستە بگەێنێت. نازانم ئەیوێنیت، وەلێ حتمەن ئەیوێنیت. لەحزەیە خەڵوەت کە وەکو ڕیچارد ناوە نەمایشنامەی حەملەتە شێکسپیێرە، لەحزەیە خەڵوەت کە بزانە ئێوە چیتان کرد. ئەتوانی لاوەکە زەمبیل فرۆش بی، ئەتوانی لە بێخەبەریایی هەو خەبەردار بوویت. بۆیە من ئەو قسەی تۆمە تۆزێ جددی کرد کە تەجروبەی مەرگت کردگە. تۆ نەوەکو لاوەکە زەمبیل فرۆش کە چاوی بە جاودانەگی کەوت، تۆ هاتی لەسەر داستانە ئەدیانە ئیبراهیمی وتت من تەجروبەی مەرگم کرد. منیش گەرەکم و بە زوانە ئەو تەجروبە لەگەڵ تا قسە بکەم. کە تۆ تەجروبەی مەرگت کردوێت و تۆ گەرەکت بوو بەمە پەیامێ بدەی کە گۆڕیاگی و جەهان جۆرێکی تر ئەوێنیت و دنیا جۆرێکی تر ئەوێنی، من گەرەکم و دەستت بگرم و بێژم جەهانە کوردی چۆن بوو ئێوە نابودتان کرد، باوکەکانە ئێوە نابودیان کرد. پس من بە تۆ وتم ئەوەی مەشیایە تۆی تەکان بدایە و ئەوەی مەشیایە تۆی هەڵساندایە تۆ جاودانگی بوونە مەرگ، جاودانگی بوونە مەرگ. وەختێ تۆ بیرە لە جاودانگی بکردایە لاورە شەخ جەنگی، نەبووی بە سپای قودسە ئێران. کەرکووکە بەجێ نەهێشت، ملە کەچ ناکرد بۆ خانەوادەی بارزانی، ملە کەچ ناکرد بۆ پێکاکا، نەئەبووی بە نۆکەرە ئەم، نەئەبووی بە نۆکەرە ئەو، لەبەر خاتری ئەوەی کە نۆکەریەکەی خۆت بخونجنی تەمامە خەڵکە کوردستانە نەئەکرد بە فاحشە و ئامادەی تەعەدا و تەجاوزە هەر کەسێ بێ و بێژێ دەسم بێ دەسەڵاتە چی بکەم دەی ئێشێ بژیم خۆ ناکرێ نەژیم. دیسانەوە مەبەستم ئەوە نییە ئاغای لاهورە شێخ جەنگی تۆ لە ئەوان گوناحکارتری، تۆ لە ئەوان چەپەڵتری، بگرە لەوانەیە تۆ لەوان زۆر پیاوتر بی، بەڵام هەمووتان دەستان بوو لەم دنیا کەسیفەی کە دروستان کرد. ئەگەر من تۆ مخاتەب قەراردا لەبەر خاتریەوەی تۆ پەیامت دانا و مەزمونە پەیامەکەی تۆ فەرقیە کرد لەگەڵ ئەوانی ترا. دەنا دانە بە دانەی ئێوە لە کوشتنە زندگیە دەستان بوو. دیبێتێکی ترم هەست بە ناوی شێتەکە و شێتی چرا بەدەست، ئەوەش گوێ بگرە.
ئەوەیش گوێ بگرە تا خاس بفەهمی چیتان کرد، تا خاس بفەهمی ئەم دنیا وا تۆ تیا دڵتەنگ ئەوی و ئەم بەشەرە وا ئێوە دروستان کردگە فکرەکەن فقط گەرەکێکی زێنەگوێت لە ناوە جامعەیەکا زێنەگوێ کە تیا هیچ بەهایەک نییە، نەخاس دیارە نەخراو دیارە، مەرزە فیمابەینە تاریکی و ڕووناکی نەماگە تێکەڵ کریاگە، معلوم نییە کێ خاسە، معلوم نییە کێ خراوە، تۆ لە ناوە جامعەیەکا کە معلوم نییە کێ خاسە کێ خراوە سەروەری بەسەر کێ ئاکەی؟ ئەم سەروەریە چه معنایەکی هەست؟ تۆ کەی تێرناوی لە کەباب خواردن، کەی تێرناوی لە سێکسکردن؟ تێر ئەوی تۆ باش لە من تێ ئەگەی، تۆ لە قەسرە بەکینگهام پەلاسە مەلەکەیشا دانیشتویت، وەختە ژیانت معنای نەوێت تێر ئەخۆی لە کەباب، تێر ئەخۆی لە قەسرێکی گەورەی پڕهۆدەی گەرمی نەرمە تکراری ئەوێتۆ بۆت. ئەم جەهانە ئێوەمانان واتان پێکرد، دەستگاهای تەلەڤیزیۆنیە ئێوە تاریکیان بەسەر ئەم جەهانە ئاورد. خوا نەماگە، بەها نەماگە، جەهانە کوردی نەماگە، ئینسانە کوردی نەماگە. بێرن لەو بەهانەی وا ئینسانە کوردی دروسە کرد لە ژیانە خۆیان محاولەی ئەکرد متەجەسم بوێت بەهاکانی لە ئەوە. بێرنی بە کێیان وت کورد؟ بە چییان وت کورد؟ تۆیان فێرە چی ئەکرد کە لە ژیان تا چۆن بیت تا ببی بە کێ؟ کامە لە ئێوە ئەوە نەیستە. بۆیە هەروە لە فیلمەکەی ئەسپە تۆرینە ڕۆژە شەشم کە پیرەمەردەکەی شێواش شێواش خۆیشی دەست لە خواردن ئەکێشێ، وەکو قسەی کاورای هاوسێوتی ئەوان وەختی پەیان برد کە خوا نییە، پەیان برد کە خاسی و خراوی نییە، ژیان بۆ ئەوانیشی تر معنای نەما، حکوومەت بۆ ئەوانیشی تر معنای نەما، ئەو فەتحە نەهاییە بۆ ئەوانیش معنای نەما. ئێوە ئەم مەردمتانە کاول کرد پلە پلە بۆ چکامە فەتح، بۆ ئەوەی بمێنیتەوە، بۆ ئەوەی مناڵەکەی تۆ بمێنێتەوە. ئای لاورە شێخ جەنگی مناڵەکەی تۆ لە ناوە جامعەیەکە کە هیچ بەهایە مەوجود نییە، هیچ وەخت ناتوانێ عاشق بوێت، هیچ وەخت. هیچ وەخت ناتوانێ ڕەفیقێکی بوێت، هیچ وەخت، هیچ وەخت ناتوانێ تەجروبەی محیبەت بکات، هیچ وەخت، هیچ وەخت. بۆیە ئێوە ئەم جەهانتانە بردە ناوە تاریکی و ئەمە یعنی نابوودی. لە ناوە فیلمەکەی ئەسپە تورینە جەماعەتێک کاوڵی تێن، لە ناوە ئەو بادە، لە ناوە ئەو تۆفانە ئەم جەماعەتە کاوڵیە عادی زندگیەکەن. ئەمانە نە کەس فەرمانی بەسەرەوە ڕاندەگەن، نە فەرمانیان بەسەر کەسا ڕاندەگەم کاڵیانە. وە تۆ وێنی لە ناوەم تۆفانە ئەمانە زێنەگەن فەقەت. وەختێک گەرەکێ بڕوا کتێوێکی ئنجی لەدا بەدە پیرەمەردێکی کاوڵی کتێوێکی ئنجی لەدا بە دەستە کەنیشکەکەی پیرەمەردەکەی ئەسپە تورینە و پێی ئێژێ ئێمە ئەگەڕێینەوە، ئێمە ئەگەڕێینەوە. واڕوا پس ئەوەی کە تۆ لە تجروبەی مەرگ بەحست کرد گزارشێکی ئەمیق و دروست نەبوو، فرۆشتنە کالایەک بوو بە شێوەیەکی پۆپۆلیستی بۆ مردمێکی بێبەهای بێ ئەرزش، بۆ مردمێک کە حەجی تەکانی نادا، بۆ مردمێک کە سنوورەکانی نێوانی خاسە و خراپە بۆی نەماکە. ئێژێ کابرات دزە بەڵام دزی تەکانی نادا،
ئەژێ کابرا خائینە بەڵام خیانەت تەکانی نادا، ئەژێ تەجاوز و تەعەدا خراپە بەڵام نەتەعەدا تەکانی ئەدا، نەتەجاوز تەکانی ئەدا. ئەوەی نانێکی وەدەسوێت توی توی بۆ بکە ئەڕوات بەرەو پیری نانەکەی لێ بگرێ و قەبی پیاەکە. بۆچی؟ لەبەر خاتری ئەوەی زێنگوێ تەنیا هەدەفی بوو گەس و زێنگ بوون. ئەم مەوجودە ئەسپەکەی تووری نیش نییە ئیتر، چون فقط گەرەکی زێنگوێ. و ئەم جەهانە بێمەعنیە، بێ ئەرزشە، بێ خوای، بێ قەداسەتە، ئەرزشە زەندگی نییە، نەیسی هیچ نایەوە خۆش.